367 دووسرامان لۆ هاتیە کە نوێنەرمان دابنێن لەو لێژنانەی کە لێکۆڵینەوە ئەنجام دەدرێتن 162 بە دوواداچوونمان کردیەوە تا ئەو هەواڵانی کە پێمان گەیشتیان بە خۆمان زانیتمان کە سەرپێچی یاسایی یان گەندەڵیەک لەر داموزگایەکی حکومی هەیە بە دوواداچوونمان بۆ کردی نووسراومان بۆ هەموو داموزگایەکان کردیە کە بە دوواداچوون بکەن و لێژنەی دابنێن بە سەرپەرشتی ئێمە لە دادگای ناوجوانان 2100 دۆسیەمانەیە 128 تان لێدراوە 1710 لای کرایتەوە لە دادگای کەتەن 1080 دۆسیای تەبەردەستمان 435 تانی لێدراوە 6455 لای کرایتەوە لە دادگای بەرایی 2908 کێسای تەبەردەستی نوێنەرمان 46 تانی لێدرایە 1533 یەک لای کرایتەوە دادگای لێکۆڵینەوە 32710 دۆسیە های تەبەردەستی نوێنەرمان 1220 تانی لێدرایە 17692 یەک لای کرایتەوە ئەوە جگەی لە سەردانەکانی بنکەکان لەلایەن نوێنەری داواکار گشتی کە 1231 سەردان کرایە بۆ بە دوواداچوون بۆ کێسەکانی کە لە بنکەکانی پۆلیس و ئاسایش و شوێنی تریشەیە کە لێکۆڵینی لێ دەکرێتن